إنسان لو خوشتر نابێت کە بڵێ ناوی دەرچوە بۆ حەج، یعنی تەزیە بەلەش تادێککە ئەڵێن ناوی دەرچوە بۆ حەج خۆشتنی شتەوە. طبعا ئەمڕۆ یەکەم قافلەکان حاجەکانی کەرکووک بەریەکان ئینشاءالله چنە بەرەی کەربەلا، گشت حاجەکان کەرکووک بە پاسە ڕۆن بەرن ئەمساڵ لەبەرەوە ئاسمان جەوی ئەمساڵ تەمیناتمان نییە، کردمانە گشتی حاجەکانی عێراق نەک بەس کەرکووک گشتی بە بەرە ڕۆن. ئەمساڵ ئینشاءالله ئێمە یەکەم ڕۆژەمە دەست پێکەن، هەفتەکەی ترش دوو ڕحلەی ترمان هەیە گشت کەرکووک لەو دوو ڕحلەیەش تەواو بێ. ئەمە قافلەی شوهەدایە، سێ قافلەیە 6 پاسن 143 نەفەرن ئەمڕۆ، ڕۆژەکان ترش 16 قافلە بە 10 قافلەی ترمان هەیە. فگشت کەرکووک 1404 حاجین ئینشاءالله بە سێ رحلات گشتیان تەواو بن. لە 5 مانگ ئینشاءالله حاجەکان کوردستان دەست پێکەن دێنە لە کەرکووکەوە بەرەو عینەم بەغا ئەچینە کەربەلا 5 6 7 هەتاکو 10 مانگە ئەوانش 4-5 رحلەن هەرنە لێرەوە چن لە کەرکووکەوە چن بۆ کەربەلا عینە هەمووی بەبەڕە کوردستانش گشتی بەبەڕە. ساڵانە ئیمتیحان ئەکەین، هەموو ساڵێک ئەوەی لە ئیمتیحانە دەرەجەکەی بەرز بێت بە مرشیدی دەرەچێت لەگەڵ حاجیکانە و ڕێنمانیاکە و ئەبێتە چاوساغیان و مناسکی حەجیان بۆ شەرحەکە و لەگەڵانە حەجەکەوە. الحەمدلله حەمد و سەنا بۆ خۆی تەعالا زۆر چوومە، فەزڵ بۆ خوا، ئەمە 11مین جارە الحەمدلله، فەزڵ بۆ خۆی تەعالا. ئینسان لەوە خۆشتر نابێت کە بڵێ ناوی دەرچوە بۆ حەج، یعنی تەزیە بەلەش تادێککە ئەڵێن ناوی دەرچوە بۆ حەج خۆشتنی شتەوە. چۆن ئاگادار کردەوە؟ لە ڕێی مواسەی شوهەداوە منیان ئاگادار کردەوە کە من ناوم دەرچوە مثال بۆ حەجەچم. من دعایەکەم هەموو مسلمانان ئینشاءالله ئەو حەج قسمەتێتی لە bütün مسلمانان بە فاڵ حتا زاخۆ. من ممنونم بە ئەن برادر قەنات ئەوە جەمعیەت هەموو ئەڕا حز دەکەن بە جەمعەت خۆمانە بە کوردستان بە عێراق بە جنوب بە وەسات هەموو مسلمان هەموو ئینشاءالله هەموو یەکین قەد دل یەکین هەموو یەک بوو ئینشاءالله هەموو مسلمانە هەموو من خدا بە دوعایەکەم هەموو ئینشاءالله ئەڕۆی لە حەج